هەواڵ بەکری حاجی سەفەر ساڵی 1942 لە شاری پێنجۆن لەدایک بووە. لە سەرەتای شۆڕشەوە پەیوەندی بە شۆڕشی ئەیلولەوە کردووە. لە ساڵی 1958 بۆتە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان و تێکەڵی ژیانی سیاسی بووە. لە دوای ئەو ماوەیەشەوە بەهۆی زیرەکی و دڵسۆزیەوە چەندین پلە و پۆستی جیاجای لەناو شۆڕشی ئەیلولدا پێسپێدراوە. دواتر و لە ساڵی 1970 پەیوەندی بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە کردووە و ساڵی 1976 یەکێک بووە لە پێشمەرگەکانی مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێنجۆن. ساڵی 1970 بۆتە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ساڵی 1980 لێپسراوی هەرێمی سێ بووە. بەکری حاجی سەفەر ساڵی 1983 کراوەتە لێپسراوی مەڵبەندیەکی ڕەقسنی سلێمانی و ساڵی 1980 لێپسراوی یەکێک لە میحوەرەکانی شەڕ بووە. لە دوای گواستنەوەی خەباتی شاخ بۆ شار و دوای ڕاپەڕی نەمەزنەکەی گەلەکەمان و ئەنجامدان یەکەمین هەڵبژاردننی دیموکراتی لە هەرێمی کوردستان و عێراق لە ساڵی 1992دا بۆتە ئەندامی یەکەم خولی پەرلەمانی کوردستان و لە دوای کۆنگرەیسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کراوەتە سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەکری حاجی سەفەر سەرکردە و پێشمەرگەیەکی دیارینی دڵسۆزی ڕێگەی ڕزگاری و ئازادی گەلی کورد بوو. سەرکردەیەکی دیار و خۆشەویستی ناوگەلی کوردستان بوو بە تایبەت لە ناو پێشمەرگە. دڵسۆزی خاک و نیشتیمان و یەکێتەکەی بوو. بەداخەوە و لە دوای ململانێکی سەخت لە نەخۆشیدا لە مانجی دەی ساڵی 2004دا دڵە گەورەکەی لە لێدان کەوت و گەیشتە کاروانی نەمران.